بینەر و بیسەرانی رادیۆ ڕوودا و سڵاتان لەبێت ڕانێتان لەگەڵا لە بەرنامەی دکتۆر ئۆنلاین لە بابەتی ئەم بەرنامەیەدا باسی قۆڵۆن دەکەین. ئایا قۆڵۆن نەخۆشیە یاخود بەشێکە لە جەستەمان و ئەو نەخۆشیانە چین کە تووشی قۆڵۆنی ئێمە دەبن و چۆن بتوانین ڕێگەیان لێ بگرین و چارەسەریان بکەین و ئایا هەناوبینی چەند گرنگی هەیە بۆ دەستنیشانکردن یاخود چارەسەری نەخۆشیەکانی قۆڵۆن. بۆ ئەم مەبەستەش میوانی بەرنامەی ئەمڕۆم دکتۆر محەممەد عومەر لەک، پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەنا و پسپۆری ورد نەخۆشیەکانی کۆ ئەندامی هەرس و جگەر و هەناوبینی لەگەڵمانە. زۆر بەخێر بێ دکتۆر. سەلامەت بیا خۆ سپاس. زۆر سپاس دکتۆر. با یەکەم شت لەوە دەست پێ بکەین، قۆڵۆن چییە بۆ خەڵک ڕوون بکەینەوە و فرمانێکی چییە لە جستەمان؟ بەڵێ کۆندامی هەرس و جگەر لە چەند بەشێک پێک دێ. باشە. سەرەتا لە دەم و ددان و شەوەلیاگەوە تا گەر و سووریان چک گەدا دوانزەگرێ ڕێخۆڵە باریکە ئەمجار ڕێخۆڵە ئەستورە. ئەو بەشەی کە لە ناو خەڵکیە بە قۆڵۆن ناو ئەبرێ مەبەست لێ ڕێخۆڵە گەورەیە. باش. ئەویش بۆ خۆی چەند بەشێکی هەیە، ئێمە بەگشتی ئەیکەینە سێ بەشەوە. قۆڵۆنی لای چەپ، قۆڵۆنی لای ڕاست و هەروەها ڕێکە مستەقیم. قۆڵۆن وەکو هەموو بەشەکانی تری هەرس و جگەر گرنگی خۆی هەیە. گرنگی بوونی قۆڵۆن لە جەستەیە زیاتر بۆ ڕێکخستنی سکتەرچوونە و هەروەها هەڵمژینی ئاو لە ناو خۆراکە و دروستکردنی پیسایی و گرتنەوەی پیسایی بۆ کاتی پێویست و دواتر وەدەرنانی لە جەست. ئەوە لە کاتی ئاسایی فرمانەکانی ئاسایی. بەڵێ. باشە دکتۆر، چەند نەخۆشیمان هەیە کە تووشی قۆڵۆن دەبن یاخود ئەو نەخۆشیانە چین کە تووشی قۆڵۆن دەبن؟ بەڵێ، وەکو هەر بەشێشی تری جەستە کۆمەڵێ نەخۆشی کە لیستێکی یەکجار دوور و درێژە ئەوانەی کە بتوانین بڵین زۆر نتوانین باسی هەمویان بکەین. باشە. بەگشتی نەخۆشیەکانی قۆڵۆن ئەکرێتە پۆلێن ئەکرێت بە ئەم شێوەیە. باش. ئەو نەخۆشیانەی کە بەهۆی ناڕێکی لە چالاکی و فرمانەکانی قۆڵۆنە ڕوئەدەن، واتە نەخۆشی فەسلەجین. بەڵێ، کاتە بخۆی ڕوودەدات. بەڵێ. زیاد لە فرمانی خۆی کار بکات. بەڵێ. یاخود کەم تەرخەم بێ لەو فرمانەی کە پێی سپێرراوە. ئەمە جۆرێکە لە نەخۆشیەکان کە نەخۆشی فەسلەجی پێوترێن، نەن ئۆرگانیک نین. واتە زۆر جار بە دواداچوونی بۆکەی بە تیشک، بە سۆنەر، بە هەناوبینی، بە کۆمەڵی فەحسی خوێن و پیسایی و تا دوایی لە کۆتایە هیچ شتێکت چنگ ناکەوێت کە تەفسیری با بڵێن نیشانەکانی ئەو نەخۆش بکات. ئەو کات ئەم نەخۆشە پۆلێنەکرێت بەو نەخۆشیانەی کەوە ناڕێکی لە کردارەکانی یان لە فرمانەکانی قۆڵۆن بیت. بەشێکی تر لە نەخۆشیەکان پەیوەستی بەوە هەیە بە بوونی کێشەی عەضوی، واتە ئۆرگانی لە ناو خودی قۆڵۆنە. باش. وەک هەر پارچەیەک لەو سێ بەشێک کە باسمان کرد لە هەر بەشێکی بێ. باشە. بوونی گرێ، بوونی برین، بوونی ئیلتیهاب. ئەمجا ئەو ئیلتیهابە لەوانەیە بەهۆی بووە نەمونە موشەخۆرەکان و بەکتریا و ڤایرۆس و کۆمەڵێک لەوانە بێ، یاخود ئیلتیهابەکە بەهۆی خودی جەستەی نەخۆشەوە بێت، وەکو ئەو نەخۆشیە مەناعیانەی کەوا تووشی ئینسان دەبن. واتە ئەو نەخۆشیانەی کە لە هەوکردنی خودیەوە دەست پێ دەکەن. کۆمەڵێکی تر لە نەخۆشیمان هەیە بەهۆی هۆکاری دەرەوەی قۆڵۆنە، لەوانەیە بەهۆی دەرمان بێت، لەوانەیە بەهۆی هەندێک نەخۆشیەوە بێت کە کاریگەری فەسلەجی لە قۆڵۆنە دروستەکەم. بۆ نمونە نەخۆشیەکانی غودە یان نەخۆشی شەکرە یان نەخۆشی مەسەلەن کەمی هەنێ کانزا و با بڵێن تەواوکەرە خۆراکیەکانی لە جەستەیە کە پێویستە هەبن وەکو ڤیتامینات و ئەمانە، لەوانەیە کێشە لە قۆڵۆنە دروست بکە. ئەمە بەگشتی ئەو نەخۆشیانن کە تووشی قۆڵۆنی هەر مرۆڤێکە بن. باشە دکتۆر، لە ناو کۆمەڵگەی کوردی خۆمان گرژبوونی قۆڵۆن زۆر باوە. ئەگەر بتوانین باسی ئەوەی بکەین چ نیشانەیەکی هەیە یاخود ئەوە لە چیەوە دروست دەبێت و لە کام لەو بەشانە پۆلێن دەکرێت؟ بەڵێ، زۆر پێم خۆش بوو ئەم پرسیارە. بەڕاستی کێشەی ئەوەی کە لە با بڵێن مستەڵەحە طبیەکە ئێمە کە تەرجەمەی کوردیەکەین پێی ئەڵێن کۆنیشیانەی قۆڵۆنی وروژاو
باشە کە ئەمیش چەند جۆرێکی هەیە بە عەرەبی پێ ئەوترێ قۆڵۆن عەسەبی لە ناو خەڵکیە هەر کەسێک کە دەست بەسکێ واگرێ ئەوە قۆڵۆن یان قۆڵۆنی گرتووە یان نەخۆشی قۆڵۆنم هەیە ئەم بابەتە زۆر هەڵەگرێ بەڵێ و ئەگەر بەڕاستی تەشخیص بکرێ ئەم حاڵەتە باشە ئەگەر تەواو دروست کەسەکە نەخۆشی کۆنیشانەی قۆڵۆنی وروژاوی هەبێ ئەمە پۆلێ نەکرێت لەو نەخۆشیانەی کە تێکچوون و شڵەژان لە کار و فرمان و چالاکیەکانی قۆڵۆنا هەیە نەک لە خودی قۆڵۆن وەکو ئۆرگان. کەواتە دکتۆر ئەو کاتێککە پشکنینی بۆ بکەی هیچ شتێکی نە ئاسایی نبینی بزەبت وەکو پێشتر ئاماژە پێی کرد. گرینگە لێرەیە ئێمە ئەم ڕاستیە بزانین. بەڵێ زۆر جار ئەم نەخۆشیە کە ئەدرێتە پاڵ هەر کەسێک کۆنیشانەی قۆڵۆنی وروژراو بزانین کە ئەمە چەترێکە یان پەردەیەکە کۆمەڵێ نەخۆشی ئۆرگانی لەوانەیە داپۆشی بێ بۆیان ناکرێ ئەگەر بە دروستی جوان نیشانەکانی شیتەڵ نەکرێ و چەند پشکنینێکی کەم هەیە کە بۆ ئەو نەخۆشانە ئەکرێ بۆ دەستنیشانکردن نەدرێ یەکسەر بە نەخۆش بوترێ کۆنیشانەی قۆڵۆنی وروژاوتێ. بۆ نمونە کۆنیشانەی قۆڵۆنی وروژاو بەڵێ ئەگەر بتوانین باسییان لەو کەسانە ڕۆدا بە تایبەت لە تەمەنی گەنجانە باشە لە تەمەنی چەند دەست پێ بکە زیاتر سەرقاڵن بە ژیانی ڕۆژانەیانەوە. باشە بۆ نمونە لە تەمەنی 20 تا ئەو پەڕی 45 50 ساڵ. باش کەسێک هەرزەکار بێ یان مناڵ بێ نیشانەکانی کۆنیشانەی قۆڵۆنی وروژاوی هەبێ یان تەمەنی لە سەروی 50 ساڵ بێ ئەم نیشانانەی هەبێ ناکرێ ئێمە بێ پشکنین ئەم هەمان دەستنیشانکردنی بخەینە پاڵ. باشە خۆ هەمان ئەو کەسانەی کەوا تەمەنیان وەکو باسمان کرد لە نێوان 20 تاکو 50 ساڵە ئەگەر هات و هەندێ نیشانەی تایبەتیان هەیە کە ئێمە پێی ئەڵێن لە مستەلەحی ئینگلیزیە ڕێد فلاگ باشە هێڵی سوور ئەمانەی کە نیشانەی مەترسیدارن بوونیان هەبێ لە هەر کەسێکە هەر کامێ لەمانە هەبێ نابێ وەلانرێ و ئەبێ بە جددی وەربگیرێ ئەم حاڵەتە. دکتۆر نیشانەکانەگەر بۆمان باس بکەی. سەرەتا دەست نیشانکردنی کۆنیشانەی قۆڵۆنی وروژاو لە خودی کەسەکەوە کەسی توش بووەوە ئێمە باشە بە دەستمان ئەکەوێت دەست نیشانکردنەکەی واتە ئەکرێت تەنها پاڵ پشت بین بە نیشانەکانی نەخۆش و سەرچاوە پزیشکیەکان چەندین شتیان داناوە بۆ دەستنیشانکردنی کە پێی ئەوترێت دایگنۆستیک کرایتیرە واتە ئەگەر ئەم خاڵانەی تێدا بوو دەتوانێت کۆبوونەوە لە کەسێکە کە کێشەی قۆڵۆنی هەیە بەم شێوەی کە ئێستا دێمە سەری باسیەکەم باشە ئەکرێ بڵین کۆنیشانەی قۆڵۆنی وروژاوی هەیە لە کاتێکە نیشانەی مەترسیداری نەبێ. باش ئەوەش بەم شێوەیە کە لە زمانی طبیە ئێمە شتێکمانەوە پێوترێ ڕۆم فۆر کرایتیریا. ڕۆم فۆر کرایتیریا چییە؟ چەندین ساڵ جارێک یان چەند ساڵ جارێک کۆبوونەوەی زانانی جیهان لەسەر هەر بابەتێکی پزیشکی بە تایبەت لە پزیشکانی پسپۆری هەر سوزگەر لە نەخۆشیەکانی قۆڵۆن و جگەر و ئەمانە کۆبوونەوە ئەکەن و دوای پشتبەستن بە چەندین لێکۆڵینەوەی زانستی ئەگەنە دەرەنجامێک. ئەم دەرئەنجامە با بڵین لێکەوتەی ئەبێتەوە. ئەم لێکەوتانە ئەخرێتە بواری جێبەجێکردنەوە کە بەم شێوەیە ئەم نەخۆشیە دەست نیشانەکرێت. ڕۆمفۆر کرایتیریا یەکێکە لەوانە. باشە کۆنیشانەی قۆڵۆنی وروژاو دەبێت لە کەسێکە هەبێ کە سەرەتای دەستپێکی نیشانەکانی کەمتر نەبێت لە 6 مانگ. باشە و کەمتر نەبێت لە 3 مانگ یەکێک لەم نیشانانەی هەیە کە لە هەمویان گرنگتر ئاساری زگە. واتە ئەگەر کەسێ ئازاری نەبوو لە زگی دکتۆر هیچ شوێنێکی دیاریکراو هەیە لە زگ هەر شوێنێکی زگ بێ بە تایبەت چواردەوری ناوک خواروی ناوک کە ئەم دوو بەشە زیاتر پێویستن بەو ئازارانەی
کە سەرچاوەکەیان لە قۆڵۆنە باشە ئەوە یەکەم نیشانە سەرەتاییترین و گرنگترین نیشانە بۆ هەر کەسێک کۆنیشانەی قۆڵۆنی وروژاوی هەبێ بوونی ئازارە ئەم ئازارە زیاتر لە 2 بۆ 3 ڕۆژ لە هەفتەیەکە دووبارە بێتەوە و ماوەی بوونی ئەم ئازارە کەمتر نەبێ لە 3 مانگ و سەرەتای دەستپێکی نیشانەکانیش کەمتر نەبێت لە 6 مانگ. دکتۆر هیچ زۆرێکمان هەیە بڵێن ئازارەکە چۆن پۆلین دەکرێت مەسەلەن لەناو خەڵک چ باو بەکاردێت بۆ ئازارەکە وەسفی ئازارەکە بکات. بەڵێ ئازاری سک بە چەندین شێوە وەسفەکرێ هەندێک نەخۆشە ئەڵێ سکم قورسە بێ هەندێک نەخۆشەیە ئەڵێ وە دەزانم بەردەک لە ناو زگمە هەندێک نەخۆشەیە ئەڵێ وا ئەزانم کە خواردنە خۆم ئیتر لێم دەبتە دەرد لێم دەبتە قوزدەڵە قورت ناتانم بە ئەوە زۆر تێرمی جیاجیا بەکاردێک کە ئێمە دوای وردبوونەوە هەست دەکەین کە بەڵێ ئەم نەخۆشە ئەوێ وەسفی ئازار بکە بەڵام بە زۆری نەخۆشەکان زۆر بەوازحی هەستی پێکا کە من سکم دێشێ ئێرەی سکم دێشێ یان هەموو سکم دێشێ ئەوە گوتمان کە لە 3 مانگ زیاتر یەکەم گرنگترین نیشانە وتمان ئازاریسکە و ئازاریزگە بە تەنیا نا باشە چکە ئەگەر هاتو لەگەڵم ئازارەیە ئەم خاڵانەی تیانە بوو دیسانەوە ناتوانین ئەو دەست نیشانکردنە بخەینە پاڵ نیشانەکانی نەخۆش باشە لەمانە گۆڕان لە شێوازی چوونە سەر ئاوی کەسی توش بوو باشە واتە یان کەسەکە تووشی سکچوونە بێ باشە زیاتر لە جارێک بۆ 2 جار لە ڕۆژێکە ئەچێتە سەر ئاو باشە یان پیسایەکەی گۆڕان لە شێوەیە بکە ینی ڕوئەدا وەکو شلبوونی پیسایی یان توندبوونی پیسایی بوونی قەبزی لە نەخۆشانە و زۆر جار ئازارەکە پەیوەستە بە دەرچوونی سکەوە. دکتۆر ئەو بۆ ماوەیەکی چەند بەردەوام دەبێت تا بتوانین کەمتر بێت ئەم نیشانانە ئازاری زگ لەگەڵ یەکێ لەمانەی باسکرا باشە گۆڕان لە شێوازی پیسایی یان ئیسهالبوون یان قەبزی و گۆڕان لە شیدەی ئەو ئازاری کە نەخۆشەکە هەیەی لەگە سک دەرچوونە باشە یان پێی زیادەکە یان پێی کەمەکە هەنێ نەخۆشەیە زۆر جار ئەڵێ دکتۆر من ئازارێکی زۆر ئەگرم بەڵام کاتمە سەر ئاو دواتر ئازارەکەم کەمەکە باشە ئەمە ئەگەری بوونی نەخۆشی کۆنیشانەی قۆڵۆنی وروژاو زۆر زیادەکە. باشە نیشانەی ترچیترمان هەیە لێرەیە ئەمە نیشانەکانن کە هەر کەسێک ئەم کۆمەڵە نیشانەی پێکەوە هەبوو ئەڵێن تۆ کۆنیشانەی قۆڵۆنت هەیە لە ئەوەی کە ئەوانەی کە سکچویان هەیە کە ئەوانەی سکچویان هەیە ئێمە زۆر جار هۆکاری دەرەکی وەلا نانین بۆ نمونە نەخۆشی هەستیاری گەنم زۆر جار ئەو نەخۆشانەی کە کۆنیشانەی قۆڵۆنی وروژاوی هەیە لەگەڵ یا بە سکچوون دیە ئەو نەخۆشانە پشکنینی هەستیاری گەنمیان بۆ دەکرێت و هەروەها زیاد بوونی هۆرمۆنی یاخود زیاد کارکردنی هۆرمۆنی ڕژێنی دەرەقی باشە دکتۆر ئەوە لە 3 مانگەکە گوتمان 3 مانگ کەمترین ماوەیە بۆ نیشانەکان ئەکرێ نەخۆش بێ بڵێ چەندین ساڵەوە بەڵام یانی نەخۆشمانە لەوەتی بەبیرم دێ کێشەی قۆڵۆنم هەیە باشە فترەیەک لەوانەیە باش بێ فترەیەک خراپ بێ دەگەڕێتەوە خۆی بەڵێ لێرە ئەمەوێ یەک خاڵ هەیە زۆر گرنگە باسی بکەین بۆەوەی بینەران و بیسەرانش زۆر جار خودی کەسەکان بۆ پەیجەکانی ئێمە یاخود بۆ پەیجی جەنابتانیان بۆ مەسەلەن هەر پەیجێک کە ڕێکلام بۆ جۆرێ لە دەرمانەکە ئەم دەرمانە بۆ قۆڵۆن باشە ئەم خواردنە بۆ قۆڵۆن باشە ئەم جۆرە وەرزشە بۆ قۆڵۆن باشە لە خۆیەوە خۆی دەستنیشان نەکا بەم نیشانانی باسمان کرد بۆیە وریا بێ بێ سەردانی پزیشک بێ دەستنیشانکردنی پزیشک ناکرێ ئەم دەستنیشانە هەروەکو باسمان کرد لە بیدایەت وەکو باس کردوانەیە خودی خۆی ئەڵێ دکتۆر ماوەیەکە قەبزم ماوەیەکە ئاو هەم بە کەیفی خۆم دەرمان بەکاردێن بەڵام کاتێککە دێتە لای ئێمە سەیرەکەین کارەسات ڕووی داوە یان نەخۆشیەکی زۆر لەوە جددیتری هەیە کە خۆی ناوی لی ناوە قۆڵ نیشانە مەترسیدارەکان ئەوەی پێمان و ڕێک فلاک ئاڵای سوور لەو نەخۆشانەی کە هەمان ئەم نیشانانەی کۆنیشانەی قۆڵۆنی وروژاویان هەیە چین هەر کەسێک
لە خانەوادەکەیە، کەسی یەکەم یان دووەمی خانەوادەکەی، کەسی یەکەم مەبەستمان دایک باوک برا خوشک، کەسی دووەم مام و پور و ئامۆزا و پورزا و ئەوانی تر. شێرپەنجەی کۆندامی هەر سوزگەریان هەبوو بێ، بە تایبەت شێرپەنجەی قۆڵۆن باشە ئەبێ حاڵەتەکەی بە جددی وەربگیرێ. هەر کەسێ شەوان هەستێتەوە بۆ سەر ئاو باشە دەبێ حاڵەتەکەی بە جددی وەربگیرێ، تەبعاً دوای خەوتن. هەر کەسێ خوێن دابنیشێ لەگەڵ پیساییە، ئەگەر ئەم خوێنە خوێنێکی گەشت بێ یان خوێنێکی ڕەش بێ یان خوێنێک بێت لە ڕێی پشکنینەوە دیاریکرابێت. باشە هەر کەسێ کێشی بە ڕێژەیەکی چاوەڕوان نەکراو دابەزی بێ یان خۆنەویست دابەزی بێ. بۆ نمونە کەسێک لە سەر شێوازێکی تایبەت لە ڕجیم نەبێ بۆ دابەزانی کێش، بەڵام لە ناکاو دابەزێ، بەڵام بەبێ ئەوەی گۆڕان لە شێوازی خواردن و هەڵسوکەوتی خۆراکیان ڕووی دابێت کێشی بە ڕێژەیەک دابەزا بێ کە 5% کێشی لە ماوەی 6 مانگ بۆ 12 مانگ ڕوویدا بێ، ئەمە دەبێ بە جددی وەربگیرێ. کۆمەڵی نیشانەی تریش باشە هەر کەسێ بۆ نمونە بۆ ماوەیەکی درێژ پیسایی لەگەڵ پیسایە جەراعەت دابنە، باشە لەوانەیە ئەمانە کێشەی ئۆرگانی لە قۆڵۆنیانە هەبێ. بۆیە هەموو ئەمانەی باسم کرد بێ ئەنجامدانی هەناوبینی قۆڵۆن ناکرێت دەست نیشان بکرێن. ئەو کەسانەی کەم خوێنن بە تایبەت کەم خوێنی ئاسن ئەگەر هات و هۆکارێکی دیاریکراوی بەردەست نەبوو، بۆ نمونە ئافرەتێک دووگیان نەبوو، سوڕی ماگانەی ڕێک بوو، لە خواردنا کێشەی نەبوو، کەم خوێن ئەبوو، کەسێکی گەنج بوو، ئەبێ بە جددی وەربگیرێ. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەوانن کە مەترسیدار حاڵەتێکی ترش لە ناکاو گۆڕان لە شێوازی پیسایی کردنا. بۆ نمونە کەسێک هەموو نیشانەکانی لە خلالی 2 بۆ 3 هەفتەیە، وەکوتمان نابێ کەمتر بێ لە 3 مانگ بوونی نیشانەکان بە شێوازێکی بەردەوام و 6 مانگش نەبێ لە سەرەتاوە دەست پێ کردبێ. لەبەر ئەوە ئەمانە هەمووی گرنگن. زۆر جار کەسێک دێت بۆ لای ئێمە گەنجە و هیچ نیشانەیەکی ئەو تۆی نییە، تەنها کەسێکی لە خانەوادەکەی شێرپەنجەیە کە ئێماڵێن تۆ ئەبێ نازوری قۆڵۆن بکەی، هەنابینی قۆڵۆن بکەی، هەڵوەستا ئەکا ئەترسێ و ئەزانێ شتێکی زۆرینە، بەڵام نازانێت بۆ دەستنیشانکردنی دڵنیاییە. باشە دکتۆر، ئێستا نیشانەکانمان باس کرد، هۆکارەکانمان باس کرد، چۆنێکێک بتوانانی خۆی بپارێزی لەوەی کە تووشی ئەو کێشانە بێت؟ زۆر جار ئەم پرسیارەی بەڕێزت بە شێوازی تریشەکرێت، خواردنێ باش، خواردنێک یاخود وەرزشە یاخود دەڵێت چی بکەم چی نەکەم بۆی دوورکەوێنەوە لە نەخۆشیەکانی قۆڵۆن. بەگشتی قۆڵۆن باشە کار و فرمانی خۆی ئەکا ئەگەر ئێمە لێ تێک نەدەین. باشە ئەو خواردنانەی کەوا ڕۆژانە ئێمە بەکاری دێنین لە هەر جۆرێ بێ، باشە هیچیان بۆ نەخۆشێک کە کۆنیشانەی وروژاوی قۆڵۆنی هەبێ با بڵین مەمنوع نین. کەواتە کێشەی خواردنی نابێت. جۆری خواردن زۆر گرنگ نییە و هیچ نەخۆشێک هاوتای نەخۆشێکی تر نییە. هەرێکە براکەم باش کۆنیشانەی وروژای قۆڵۆنمانەیە، ئەو لەوانەیە بە بقولیات پاقلەمەنیەکان تێک بچێ، لەوانەیە من بە شیر و بەروبوومە شیرەکان تێک کەواتە دەبی بزانی کە بەچی تێک دەچی. کەسێکی تر لەوانەیە بە نان و بەروبوومی دانەوێڵەکان تێک بچێت. کەواتە زۆر جار لە ڕێنمایی خۆراکیە ئێمە خودی توشبوو ئەکەینە چاودێر بەسەر خۆیەوە. باشە و پێی ئەڵێن هەتا ئەو خواردانەی کە پێشی تێکەچی بە شێوەیەکی قەتعی مەمنوع نییە، بەڵام شێوازی خواردنی و کەمیەی خواردنی دەستکاری بکرێ. زۆر جار کێشەمان لە جۆر نییە بەڵکو لە چۆنیەتی خواردن. زۆر جار کەسێک دێ ئەڵێ دکتۆر من سەعات 3 شەو ئەخەوم، سەعات 10 بەیانی 11 بەیانی هەڵەسم، تەنها جەمێکە خۆم و هەتا 10 شەو دیسان نان ناخۆمەوە، دواتر لەسەرێ خەومەوە یان وا ئەەکەم. ئەمە شێوازێکی ناتەندروستە بۆ خواردن، یان بڕێکی باش لە ئاوش لە منەکان ناخوا، یان دوورە لە سەوزە و بەکارێنانی سەوزە، یان خواردنی دەرەوە خواردنی برژاو و
نەکوڵاو زۆر ئەخوا باشە یان خواردنەکانی کە بە کشتی پێ ئۆترێ فاست فود بەڵێ یان کۆمەڵێ لە خواردنە دکتۆر خواردنەوە گازیەکان کاریگەری لێ دەکەن و بۆ ئەوی غازا ویستم باسیەوە بکەم خواردنە گازیەکان یان مەسەڵەن ئەو خواردانەی کە بە شێوەی معلباتن یان ئەو خواردانەی کە لە قوتو هەڵگیراون بە قسەدمان لە معلباتە یاخود ئەو خواردانەی کەوا وەکو چبز و چەرەزات و ئیندۆمی و کۆمەڵێ لەم خواردانە کە نەک هەر ئەو بڵین خواردنەوە گازیەکان بەڵکو هەندێک خواردنەوە کە لەم ساڵانەی دوایە بەداخەوە بە شێوەیەکی بەرچاو بەکاردێ وەکو ئەو خواردنەوە وزە بەخشانەی خەڵک بەکاردێن ڕێد بۆڵ و نازانم تایگەر و چیوچی ئەمانە بە شێوەیەکی گشتی بۆ نەخۆشیەکانی کۆندامی هەر سوزگەر خراپن ئەنی ئێمە نەخۆشمان بینیوە هەوکردنێکی یەکجار توندی لە گەدەیە دروست بووە بەخۆی ئەوەی ڕۆژانە چەند جار لەوانە تایگەر بەکاردێنێ یان هەموو ڕۆژێ 2-3 ئیندۆمی بەکاردێنێ کە ناکرێ ئەمانە بە شێوازێکی نازانستی و بەو شێوازە هەڕەمەکیە بەکاربێ کە بەداخەوە بە تایبەت لە گەنجان و هەرزەکارانە بە شێوەیەکی زۆر ناتەن دروست دکتۆرۆش دەگرێتەوە بۆ ئەوەی کە زۆر لەوانەیە پرۆمۆت بکرێن و دیار بکرێن لە پێش چاوی خەڵک بۆی زیاترێن یان بە شێوەیەکی خراپ لە کۆگاکان و لە فرۆژگاکانە هەڵەگیرێن زۆر جار خۆتەزانی لەوانەیە گەرمی و پلەی گەرمی و پلەی ساردی زۆر کاریگەرەکەرە کە سەر خۆراک ئێمە زۆر جار بینیومانە لە دوکانێکە چبز ئاوی بڵین دەبەکان یان ئاوی لەبەر ڕۆژادان دراوە بە شێوەیەک لە چلەی هاوینە کە بە دڵنیاییەوە تێگەچێت بە دڵنیاییەوە ئەمە سوودی نییە و زیان بەخشە زۆر بەکارشتێنین بە شێوەیەکی نەزانانە و زیانی پێدەگومە دکتۆر پرسیارێکمان بۆ هاتووە لەسەر خواردنەکە نووسی بووی ئایا لەوانەیە قۆڵۆن لەسەر ئەوە هەڵبدا بە جۆری خواردن یاخود بە خواردنێک دروست بێتن باشە زۆرێکی تایبەتمان نییە لە خواردنە کێشە بۆ قۆڵۆن بکە مەگەر زیادەڕەوی لێ بکرێ یاخود ئەم کەسە خۆی لە با بڵین لە کار و فرمانەکانی قۆڵۆنی تۆزێ هەستیار بێ طبعاً هەر بۆ زانیاری و بۆی بیرمان نەچێ پێم خۆشە باسی میکانیزمی نەخۆشی کۆنیشانەی کە چۆن هەڵدات چۆن تا ئێستا زانایان نەگەیشتونەتە ئەو دەرئەنجامەی کە تاکە هۆکار یان هۆکاری سەرەکی بۆ توشبوون بە کۆنیشانەی قۆڵۆنی وروژاو چییە باشە بەڵام ئەوەی کە زانراوە ئەوەی لێکۆڵینەوەکان دەریان خستووە ئەمەیە ناڕێکی لە پەیوەندی نێوان مێشک کە وەکو فرماندەری سەرەکیە بۆ هەموو بەشەکانی جەستە لە نێوانیشیانە قۆڵۆن و کۆندامی هەرس باشە و هەستیاری قۆڵۆن بۆ ئەو فرمانانەی بۆیدا ئەبەزێت دکتۆر هەر لەسەر ئەو بابەتە دەمویست باز بکەم پەیوەندی هەیە بە خەمۆکی دێمە سەر ئەو باشە بۆ نمونە کاتێکە فرمانێک لە مێشکەوە دا ئەبەزێ بۆ قۆڵۆن کە بکەوێتە جوڵە باشە لە دەقەیەکە یان بۆ ماوەی نیو سەعاتێک بکەوێتە جوڵە بەو شێوازەی کەی بۆی ڕێکراوە بەو ریزمەی کە بۆی ڕێکراوە بەڵام ئەو کەسانی کە هەستیاری قۆڵۆنیان هەیە قۆڵۆنیان ئەو بڵین فرمانی کە بۆی هاتووە بە شێوازێکی ناڕێک جواب ئەداتەوە وەڵام ئەداتەوە بۆ نمونە یان زیاد ئەکەوێتە ئیش لەوانەیە کەسەکە تووشی ئازار و سکچووی بکە باشە یان هەر بەگوێی ناکات ئەو کات کەسەکە تووشی قەبزیەک ئایا بوونی خەمۆکی یان قەلەقی یان سترێس بە شێوەیەکی گشتی کاریگەریە کاتە سەر نەخۆشی قۆڵۆن بە شێوەی ناڕاستەوخۆ بەڵێ کاتە بە شێوەیەکی ڕاستەوخۆ نیە نەخێر شێوەی ناڕاستەوخۆ چۆنە سترێس بۆ خۆی باشە شڵەژان لە کۆمەڵێ لە هۆرمۆنات و ئەنزیماتی جەستەیان ڕوو ئەدا کە لەباری ئاسایی دەدات کە لەباری ئاساییە ئەو گۆڕانانە جێگیرن زیاد و کەمیان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک ڕێک خراوە لە کاتی بوونی سترێسە ئەم ڕێکخستنە تۆزێ ئەشڵەژێ لە نێوانیانە کۆمەڵێ لەو هۆرمۆن و
با بڵین مەوادە کیمیانەی کە جوولەی قۆڵۆن ئەگۆڕن باشە ئەوە دەبێتە خاوی هۆی ئەکەنەوە بەڵێ یان زیادی ئەکەن بۆیە بە کاریگەری سترێس خەمۆکی یان لایەنی دەرونی لەسەر ئەم هۆرمۆن و با بڵین ئەنزیمانێک کە دەردەدرێن کە دەرئەدرێن باشە و لە ڕێی ئەوانیشەوە کاریگەری لەسەر قۆڵۆن دروستەکە دەبێتە هۆی ئەوە دەبێتە هۆی کێشە دروستکردن بۆ قۆڵۆن. باشە دکتۆر ئەوە یەکێکمان بینی کە ئەو کێشانەی بۆ دروست بوو چارەسەر چی بکات بەڵێ یاخود کەی سەردانی پزیشک بکات ئەو سێ مانگەی چاوەڕێ بکە نیشانەکانی بەردەوام بێت یاخود ئەو شتانێک کە پێویست دەکان هەر نەخۆشێک بیکات. زۆر جار پێم خۆشە باسی ئەم خاڵە بکەم. زۆر جار ئەو نەخۆشانەی کە کۆنیشانەی قۆڵۆنی وروژاویان هەیە ئەوەنەی ترسیان لێ نشتووە کە نەخۆشیەکی زۆر جددی و خوا نەخواستە نەخۆشیەکی مەترسیدار و کوشندەیان هەبێ ئەو نەخۆشانە نییە کەوا بەفعلی نەخۆشیەکی خراپ و کوشندە و مەترسیداریان هەیە. بۆچی زۆر جار هەر ئەم نەخۆشانە کە کۆمەڵی پشکنینەکە لە هیچ یا هیچ دەرناچی تیشکی سۆنەری ئەکات تیشکی مەسەلەن سیتیسکانەکە پشکنینی خوێنە پشکنینی پیسایە کۆمەڵێ پشکنین کۆمەڵێ دەرمان بەکاردێنێ کاریگەریەکی ئەو تۆ ناخاتە سەر نەخۆشیەکەی زیاتر و زیاتر تووشی دڵە ڕاوکێ و بیرکردنەوە و ترس لێنیشتن ئەبێ کە لە ڕاستیە نەخۆشی کۆنیشانەی قۆڵۆنی وروژاو نەخۆشیەکی زۆر زۆر سەلامەتە هیچ مەترسیەک لەسەر ژیانی مرۆڤ دروست ناکات و بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم 90 بۆ 95 نەخۆشەکان کاریگەریەکی ئەو تۆش ناخاتە سەر ژیانی ڕۆژانە. زۆر کەس هەیە لە دەوامە ئیشەکانی خۆیەکە لە بازاڕە لە دوکانەکەیەتی لە هەر شوێنێ ئیش و کارەکانێکات و ناوە ناڕەحەتە بە کۆڵۆنەکە. لێرەیە پێم خۆشە ئەوە بڵێم کە چارەسەر بە چەندین ڕێگایە و بە پێی جۆرەکانی کۆنیشانەی قۆڵۆنی وروژاوە ئەویش ئەگەر هات و شێوازی قەبزەکەی بوو ئێمە دەبێت دەرمانێکی بدەینێ یا ڕێنمایی بکەین بە شێوازێ کە ئەو خواردانە بخوات و ئەو با بڵێن چالاکیانە ئەنجام بدا کە زیاتر ڕەوانێکە کە ڕەوان بوو ئازارەکەی کەمتر دەبێت حاڵەتەکەی باشتر دەبێت. ئەو کەسانی کە سکچویان هەیە بە پێچەوانەی ئەوانی کە با بڵێن قەبزیان هەیە. هەندێک کەس هەن تێکەڵەی هەردوو بابەتیانێ پێی ئەوترێ میکست تایپ هەنێجار قەبزە هەنێجار ڕەوانە هەنێجار ئاسایی ئەوان چی بۆ ئەو کەسانە زۆر جار ئێمە ئەگەر لە کاتێکی ئاسایە بێ هیچ دەرمانێکیان نادەین ئەگەر هاتوو ئیسهالی هەبوو یان سکچووی هەبوو بەو شێوازە چارەسەرەکەین کە هەر ئەو کەسانەی پێ چارەسەرەکەین کە کەواتە دوو جۆر چارەسەری هەیە. بەڵێ ئەوانەی قەبزن چارەسەری قەبزیانە باشە یەکێکی تر لەو دەرمانانە یان لەو ڕێنمانەی کە ئێمە بە نەخۆشیێڵین هەندێ چالاکی هەیە هەستیاری قۆڵۆن وەکوتم بۆ ئەو فەرمانانەی کە لە مێشک دەدرێت مێشک و قۆڵۆنە دروست دەبن ڕێک دەخا باشە بۆیە لێرەشەوە ئەبینی زۆر جار مەسەلەن شتێکە پێوترێ بیهەیڤیرەڵ تێراپی سایکۆ سۆماتیک تێراپی یاخود یۆگا یاخود هەنێ لە با بڵین ئەڵتەرنەتیڤ مێدیسن کە پزیشکی با بڵین بەدیل طب البەدیل هەنێجار کاریگەری هەیە لەو نەخۆشانی کە قۆڵۆنی وروژاوێنێ بەگشتی دەرمانەکانی قۆڵۆنی وروژاو جگە لەوەی باسم کرد ئەو دەرمانانن کە ئازار شکێنن بۆ ماسوولکەکانی دکتۆرەوە لەسەری بەردەوام دەبێت یاخود بەس ئەو کاتێک کە پێویستی پێ هەیە زۆر جار پێویست ناکە نەخۆش بە شێوەیەکی زۆر دوور و درێژ دەرمانەکان بەکاربێنن بەڵام هەنێ جار نەخۆش هەیە لەوانەیە زیاتر لە چەند مانگێک بگرە بۆ تا ساڵیش پێویستی بە دەرمان ببێت بە پێی شیدەتی حاڵەتەکەی ئەگەر هاتوو بە خواردن و بە گۆڕان لە شێوازی ژیانە هیچ با بڵین باشتر باشتربوونیەکی بەخۆ نەبینی ئەو کات ئێمە بە دەرمان
پاڵپشتی نەخۆشەکەی. زۆر باشە دکتۆر ئەگەر بتوانین باسی ئەوەش بکەین کاتەکە بەشمان بکە باسی هەناوبینی چ گرنگێکی هەیە بۆ ئەوەی دەستنیشانکردن یاخود بۆ چارەسەر بۆچی بەکاردێنین هەناوبینی. هەناوبینی قۆڵۆن لە ئێستادا بۆ 4 مەبەستی ئەساسی باشە ئەنجام ئەدرێ بۆ دەستنیشانکردن باشە بۆ چارەسەرکردن بۆ بەدواداچوون دوای چارەسەرکردن و هەروەها بۆ پشکنینی پێشوەختەی. دکتۆر ئەو بە شێوەیەکی گشتی بۆ هەم نەخۆشیەکانی قۆڵۆن بۆ نەخۆشەکانی قۆڵۆن بۆ نمونە لە وڵاتانی جیهانە لە وڵاتە پێشکەوتۆکانە لە زۆربەی وڵاتە پێشکەوتۆکانە سکرینینگ هەیە واتە پێشوەختە پێش ئەوەی هیچ نیشانەیەک هەبێ لە کەسەکەیە ئاگای لە خۆی دەبێت قۆڵۆن ئەنجام ئەدا بۆی دڵنیا بێتەوە کە قۆڵۆنی هەڵگری هیچ حاڵەتێک نییە کە لە داهاتوە بۆی بێتە کێشە. بۆ نمونە بوونی گۆشتە زیادە باشە بوونی گۆشتە زیادە زۆر جار لە سەرەتایە کە دەست پێ دەکاوە لە گرێکی زۆر بچووکەوە دروستە بێ دواتر دوای ماوەی 5-8 تا 10 ساڵ لەوانەیە گۆڕانی خانەی بەسەرابێ و ببێتە شێرپەنجەی. بۆیە لە وڵاتانی جیهانە هەر کەسێک ئێستا تەمەنی لە 45 ساڵ بەسەرەوە بێ باشە هەناوبینیەکی قۆڵۆنی بۆ ئەنجامەدرێ ئەمە لە کاتێکە هیچ نیشانەیەکی هیچ کێشەیەشی نەبێ قۆڵۆنی نییە. باشە دکتۆر لێرە ئەنجام دەدرێت لێرەشە ئەکرێک کەسێ بە داوای خۆی بۆی ئەنجام بدرێ. باشە بەڵام ئێستا خۆشبەختانە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە پلانیا هەیە باشە لە نەخۆشخانە گشتیەکان و لە بەشەکانی هەرسوجگەر پرۆگرامی سکرینینگ دابنێ بۆ هاوڵاتیانی کوردستان زۆر ئەمە مژدەیەکە لەسەری بەردەوامکردنەوەی شێرپەنجەی قۆڵۆن و مردن بە شێرپەنجەی قۆڵۆن. کۆمەڵی نەخۆشی تر هەیە بۆ چارەسەرتیایە بەکاردێت لەوانە نەزیف بوون واتە خوێنبەربوون ئەوش بە هەناوبین دیار دەبێت. بەڵێ یاخود پارچە وەرگرتن باشە لە حاڵەتێکا کە پێویست بکە بۆ ئەو کەسانی کەوا سکچوونی بەردەوامیان هەیە ئەوانەی کە قەبزن بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەوانەی کەوا کەم خوێنن و هۆکارەکەی دیار نییە بۆ کۆمەڵی نەخۆشی تر هەر بەمانشە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە. باشە بۆ بەدواداچوون دوای چارەسەرکردن کەسێک کە مەسەڵەن گرێیەکی هەبووە ئەو گرێ لا بردراوە پێویستەکە بەدواداچوونی بۆ بکرێتەوە لە ڕێی هەناوبینی قۆڵۆنەوە بۆی بزانی ئەو گرێیە ئایا باشتر بوو تووشی سەرهەڵدانەوە بۆ یاننا بۆ ئەو کەسانی کەوا شێرپەنجەی قۆڵۆنیان هەبوو و خۆشبەختانە لە مەرحەلەیەکی سەرەتایە بووە و لا بردراوە پێویستەکە دوای 3 مانگ ساڵێک 3 ساڵ 5 هەناوبینی بۆ بکرێ بۆی دڵنیا بینەوە کە جارێکی تر تووشی ئەو نەخۆشیە نەبووە. باشە بۆ چارەسەریش بەکاردێت. بەڵێ وەکوتم بۆ چارەسەر بۆ نمونە بوونی گرەیەک بۆ لای ئەبەی یان بوونی نەزیف ئەوە بە شێوەیەکی گشتی دەتوانین لە کۆڵۆن هەنێدار سوڕانی قۆڵۆن باشە لە هەنێ حاڵەتا ڕۆدا بە هەناوبینی قۆڵۆن ڕاست دەکرێتەوە و چاکەکرێ. زۆر باشە دکتۆر کاتەکە بەشی کرد ئەو پرسیاران وەڵام بدەینەوە. زۆر سپاسی هاوڵاتیان دەکەین تاوەکو ئێستا لەگەڵمان بوون هەر پرسیارێکتان هەبوو دەتوان لە ڕێگەی ئەپلیکیشن دکتۆر ئۆنلاین پرسیارەکانتان بکەن و پزیشکان وەڵامتان دەدەنەوە تاوەکو بەرنامەیەکی تر بە دیدارتان شاد دەبینەوە خواتان لەگەڵ.